ڕێز و سڵاوەیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی لێکدانەوە هەڵوێز لە قسمە دێوەی خۆشەویستدام چەند بابەتێکمان ئامادەیە بۆتان دەخوێنمەوە. بابەتیەکەمان بە ناونیشانی پاداشتی ڕەخنە و ستایش لە نێوان دوو ئاسۆدا. دلێر محەممەد نووریەم بابەتی ئامادە کردووە. ئەموتارە بۆ کێ و کاملایەن نووسراوە. ئەموتارە تایبەت بەلایەک نییە و لایەکەی دیکە نەگرێتەوە. تایبەت بە زیندانێک نییە و زیندانەکەی تر لەبیر بکات. تایبەت بە دەسەڵاتێکیش نییە و دەسەڵاتەکەی تر ببوێرێ. مرۆڤ گەر لە گەردنەوە بخێنکێندرێ یان پیاوەتیان بخێنکێنن هەر یەکە و خەمکاندنە، کوشتنە، چ لە نێو ژوورە تاریکەکانی زینداندا بن یان لە بەردەم بارەگا حیزبیەکاندا بکرێن بە خەڵوز، یاخود لە گوند و ناوچەکانی خۆیاندا گەمارۆ بدرێن و بکوژرێن، یاخود لە بەردەم زانکۆکەدا یان لە نێو خۆپیشانداندا تیرۆر بکرێن. پرۆسەکە هەر کوشتنە و کوشتنەکانیش هەر ناڕەوان و بەکەرەکانیش بکوژ و تیرۆرستن. جابە بە ڕنگ و دەنگی جیاواز و سەر بە جوگرافیای جیاوازیش بن. ئاسۆی سزا و ئاسۆی پاداش تۆ هەر کەسێک بیت و بە ناویشت ئاسۆ بێت، جا خۆت حاجی بیت یان باوکت خەباتکار بووبی یان نا، ئەوە کردەوەکانی ئەمڕۆتە تۆ باتە کەشکەڵانی فەلەک و هەزاران پەتی ڕزگار کرد دەداتە دەست، وەکو پەتی پارە و پەتی دەسەڵات و پەتی ڕێز و پەتی بڕوانامە، یاخود یەک پەت ئەخاتە ملت و ئەتخەمکێنێت. هەمیشە ئاسۆی ستایش وەکو پیاوی کورپەروەر و باش و ئاسۆی ڕەخنەش بە جاش و خۆفرۆش دەناسێنرێن. وەرن پێم بڵێن کام ئاسۆی ستایش گیرفانی بەتاڵی بەخۆیەوە دیوە، لەسەر کرەی خان و پەکی کەوتووە، یاخود بۆ بژێوی لە دوای دەوام دەستی بردەبێ بۆ کۆتر یان کۆنەفرۆشی. ئەدەی چەند ئاسۆی ڕەخنەتان دیوە ژیانێکی شایستەی هەبێت، ئەمە گەر نەگیرابێ و نەکوژرابێ. لە نێوان کۆمنتێکی ڕەخنەگر و هەزاران وتاری پیا هەڵداندا ژیان مەرگ و دیاری دەکرێت، یان کۆمنتی چەند ڕستەی ئەتوانێ ببێ بە پەتێک و بەئاڵێ لە گەردنتەوە. وتارێکی پیا هەڵدانیش ئەتوانێ ببێ بە سەفتەیەک پارە و بچێتە نێو گیرفانتەوە. دەبەنگی دەسەڵات لەوەدایە دەڵی بەستایشێک خۆشە ختووکەی بدات، کە سووریش بزانێەوە درۆیە، وەڕقی لە ڕەخنەیەکیش دەبێتەوە کە بیگرێنێت گەر سووریش بزانێت کە حەقیقەتە. و دەسەڵاتێک کە هێشتا کامۆی نەخوێندوێتەوە، کامۆ لە کتێبی شیکاری و لێکۆڵینەوەدا بە ناوی جەلات کە بەمانەی سەرپەڕێ نەردێت، باز لە سزای سەرپەڕاندن دەکات کە جاران بەهۆی ئامێرێکەوە ئەو سزایە دەدرایە پاڵ تاوەنباران لە دیدی دەسەڵاتدارانەوە. لە دێڕێکی سەرنجڕاکێشدا کامۆ دەڵێت سزای سەرپەڕاندن یەکێک لە بڵاوترین جۆرەکانی کوشتن کە بە پلانی پێشوەختە و سووربوون ئەنجام دەدرێت. ئەگەر کام و سزای مەرگی یاسایی بن قەست و پلان بۆ دانراوترین شێوەی کوشتندا بنێت، ئاخۆ مردنی لە ژێر ئەشکەنجە و لە ناو زینداندا چەرۆخسارێکی تاریکتر و ترسناکتری دەبوو بەلای کامەوە. لێرەدا مرۆڤ بە ناوی یاسا ناکوژرێت، بەڵکو لە دەرەوەی یاسا دەکوژرێت. پاشان داوا لە کۆمەلگا دەکرێت کە باوەڕ بە چیرۆکێکی هەڵبەسراوی خۆکوژی بکەن. دەسەڵاتێک کە مافی لێکۆڵینەوە لە تاوان بە تەنها بۆ خۆی قۆرەخ دەکات و ڕەوایەتی بە تاوانێک دەدات کە خودی خۆی تۆمەتباری ئەنجامدانی تاوانەکەیە. ئیتر لێرەوە قوربانی تەنها مرۆڤەکان نین، بکرا خودی حەقیقەت گەورەترین قوربانیە. کامۆ هەمیشە لەو کتێبەدا ئاگادارمان دەکاتەوە لەوەی کە هیچ دەسەڵاتێک بە تەنها مافی ڕەهایی بڕیاردان لەسەر ژیان و چارەنووسی مرۆڤەکانی نییە، چونکە هەڵە بڕیاردان و ستەمکاری بەشێکن لە سروشتی مرۆڤەکان. کاتێک زیندانیکی سیاسی لەژێر ئەشکەنجەدا لە ناو زیندانەکەیدا دەمرێت، پرسیارەکە تەنها ئەوە نییە کە چۆن مرد، بەڵکو پرسیارەکەوەیە کە چۆن دەسەڵاتێک گەیشتووە بەو باوەڕێی کە دەتوانێت کۆنتترۆڵی ژیان و مردنی مرۆڤ بکات و لە هەمان کاتیژدا دوا چیرۆکیش بۆ کۆتایی ژیانیان بە دوو شە بنووسێتەوە خۆی کوشت. کەرامەتی مرۆڤەکان بەو شێوازە پێوانە ناکرێت کاتێک مرۆڤ ئازادەکان مامەڵە لەگەڵ مرۆڤەکانی تردا پێ دەکەن، وەکو مامەڵەی هەر مرۆڤێکی ئازادی خوازی لەگەڵەوەی تردا لەسەر شەقامێک یان جێگەیەکی گشتیدا. بەڵکو کەرامەتی مرۆڤ بەو شێوازە پێوانە دەکرێت کاتێک دەکەونە ژێر دەستی دەسەڵاتدار، وەکو دیمەنانەی مامەڵەی کچە شەڕوانەکانی ڕۆژئاوا دەرهەق بە داعشت تەعاداکەرەکان یان تەعادا بریناردەکان دەیان کرد و ئەنجامیان دەدا. کاتێکیش زیندان لە شوێنی زیندانی کردن یان ڕاگرتنەوە دەگۆڕێت بۆ شوێنی مەرگ و کوشتن، لێرەوە کەیسەکە لە کەیسی تاکە زیندان یەکۆ دەگۆڕێت بۆ کەیسێکی گشتی خودی دادپەروەری خۆی، و چونکە لێرە بەدواوە دەشێ کۆتایی هەر یەکێک لە ئێمە
چیرۆکێکی ئامادەکراوی خۆکوشتنی بێت. بەڵێ بینەران بابەتێکی دیکەمان ئامادەیە بە ناونیشانی چانسی عێراق و هەرێم لە پاش جەنگی ئێران و ئەمریکا. ئەنوەر حسێن بازگرم بابەتی نووسیوە بەم جۆرە دەست پێ دەکات. لە دوایین ڕاگەیاندنیدا لەگەڵ دەست بەکاربوونی عەلی زەیدیدا هەرزوو پێش هەموو لایەنەکانی تر موقتەدا سەدر سەرۆکی ڕەوتی سەدری شیعی جیاوازتر لە جارەکانی پێشوو جددیتر، ڕۆشنتر، بە هەڵوێستتر، ڕوونتر و ئازایەنەتر ڕوو بە حکومەتی نوێ و گروپە شیعەکان هەڵوێستی تازەی خۆی دەربڕیەوە. داوای خەباتی مەدەنی، ڕاگەیاندنی ڕەتکردنەوەی گروپەکانی حیزبوڵڵا و سەید شوهەدا، نوجەبا، ئیمام عەلی، عەسایب و ئەولیا کە نەک گروپی مەقاومن مای گرفت و سەرئێشن بۆ عێراق و تێوەگران لە شەڕی ئێران و ئەمریکا و ئیسرائیل، بەڵکو بوونەتە مای هەڕەشە بۆ سەرکوێت و کوردستان و دراوسێکانیشی. جیا لەوانە بە دەرچوو لە یاسا نیشانیان دەدات کە ئەمە ڕەنگە کاردانەوەی ئەو گروپانەی لێ بکەوێتەوە، بە تایبەتی لەم هەلومەرجەدا کە بوونەتە بەشێک لە سیستەم و دامەزراوەی وڵاتانی دراوسێ لە شەڕەکاندا. لە قسەکانیدا وەک ئۆڵتەرناتیڤی گروپەکانی شیعە خۆی نیشان دەدات کە ڕەنگە ئێستا کارێکی قورس بێت بۆی، بەڵام لەو گۆڕانکارێنەی عێراق تووشی دەبێت گەر تاکە بەدیلی حکوم نەبێت. یەکێک و بەهێزترین بەدیلی ناو گروپە شیعە تەقلیدیە مەزهەبیەکان و گروپە نوێیەکانی مقاومە دەبێت کە چوار لە سەرکردەکانیشیان خراونەتە ناو لیستی سزای 10 ملیۆن دۆلاری ئەمریکا بۆ گرتنیان کوشتنیان. بابەتێکی تری قسەکانی وتوێتی نەڕۆژهەڵاتی نەڕۆژئاوایی، واتە نە ئێرانی نە ئەمریکی. ئەمەش ڕووی ئێای تازەی سەدرە کە لە ڕاستیدا زۆر دەقیقە. بۆ مانایی عێراق بەردەوام گیرۆدەی نەفوز و هێژمون و بەرژەوەندیەکانی تاران و واشنگتۆن بووە کە جگە لە ماڵوێرانیش هیچی تری بۆ عێراقیەکان پێ نەبووە. سەدر ناڵێ لای شەرقی و لای غەربی، عێراقی یا ئیسلامی، نا ئەڵێ عێراق قوربانی دەستی و دوو هێزەیە کە لە ڕاستیدا وتنی ئەو حەقیقەتە لایەن یان لەلایەن هێزێکی بەهێزی وەکو سەدر و شیعەوە تەحولە لە فکر و سیاسەتی موقتەدا کە ڕەنگە خۆی بۆ عێراقی پاشپاشکۆیەتی ئێران و ئەمریکا ئامادە بکات کە ئەگەرێکی چاوەڕوان کراوە. ئەگەر چی ئەم ئاژیتاسیۆنە بۆ ئەمریکا ڕەنگە چاوپۆشی لێ بکات و خۆی لەگەڵ بگونجێنێ، بەڵام بۆ ئێران زۆر مەحاڵە. هەر بۆیە دوای سەدر چەند هێزی ترکەوتنە ژێر کاریگەری بڕیارەکانی سەدر و هەمان بڕیاریاندا. خاڵی گرنگی ڕاگەاندنە تازەکەی موقتەدا سەدر بایکۆتی حکوومەتی نوێ بە شێوەیەکە کە یەکەم جارە ئاوا بەو زمانە ڕۆشنە سیاسیە قسە بکات و بڵێ هیچ تاکێکی ڕەوتی شیعەی نیشتیمانی بەشداری حکوومەت ناکات و نوێنەرایەتی ئەمە ناکات، واتە تەحول لە فکری سەدر بەرەو نیشتیمانی بوون لە جیاتی مەزهەبی بوون یان کاڵبوونەوەی، واتە خۆجیاکردنەوە لە هەموو گروپە وەلاییەکان، چەکدار، میلیشیەکان، حەشتی شەعبێ و لێستاندنەوە ناسنامەی نیشتیمانی لێیان کە جاروباری دیعایی دەکەن. واتە سەدر هیچ کام لەو گروپانە بە گروپی عێراقی نیشتیمانی ڕاستەقینە نازانێ و خۆی بە بەدیلی هەمویان دەزانێ. بۆ چوونە تازەکانی سەدر دەکرێت خۆئامادەکردنی بێت بۆ عێراقی پاش شەڕی 40 ڕۆژە کە ڕەنگە عێراق بخاتە بەردەم ڕەوشێکی دژوارەوە کە ڕەنگە زۆر لایەن لە پشتی بن و قۆناغێک و سەردەمێکی نوێ بێت کە دیزاینەکەی لەژێر وردبینیدا هەیە. یەکەمین پەیامە سەدر لەگەڵ دەست بەکاربوونی زەیدی ڕادەستکردنی چەکەکانی سەرایە سەلام تێگەیشتن بوو لە هەلومەرجە سیاسی نوێی عێراق. هەر بۆیە بە دوای ئەوەدا گروپەکانی عەسایب بوو ئەو بڕیارەیان پەسەند کرد کە بەڵام پێناچێت ئەم گروپانە بەڕاستی چەکەکانیان تەسلیمی دەوڵەت بکەن، بەڵکو تاکتیکە بۆ دەربازبوون لەو هەلومەرجەی عێراق تێی کەوتووە و ئەمریکا فشار دەکات. ڕەنگە ئەوە بیانووی باش بێت بۆ هەڵوەشانەوەی هێزی پێشمەرگە، بڵێن فەرمو ئێوەش هەمان کار بکەن. ئەگەر چی جیاوازی زۆرە، بەڵام بەریتانیەکان ئەوەیان پشتڕاست کردوێتەوە کە عێراق دەوێت هەموو هێزەکانی عێراق و کوردستان تێکەڵ بگرن. سەبارەت بە هێزی پێشمەرگەش هێشتا ئەمریکا قسەیەکی نەکردووە. بارودۆخی هەرێمی کوردستان دوای جەنگی 40 ڕۆژە لە بەردەم مەترسی گەورەی نایارەکانیدایە، بەتایبەت ئێران و تورکیا لەم شەڕەدا کوردستان بە بەشێک لە ئەجێندای نایارەکانیان سیر دەکەن. هەر بۆیە چەند حوتوی ڕابردوو بەنهێنی 4 دەوڵەتی تورکیا، ئێران و عێراق و سووریا کۆبوونەتەوە خەریکی پلانگێڕین. چانسی هەرێم بۆمانە و جێبەجێ نەبوونی پیلان و ئەجێندا مەترسیدارەکان 100% پەیوەستە بە داهاتووی شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران. ئەمریکا 2.5 و کۆتایی
دکتۆر سەردار عەزیز ئەم بابەتی ئامادەکردووە بەم جۆرە دەست پێ دەکات. تەمەنی ئەمریکا دەبێتە 2.5 سەدە لە کاتێکدا ئەمریکا ئەم یادە دەکاتەوە بە یەکێک لە سەختترین ساتەوەختەکانیدا تێدەپەڕێت. ئەم ساتەوەختە خوێندنەوەی زۆر گرنگە، نەک تەنها بۆ ئەمریکەکان بەڵکو بۆ هەمووان لە دنیادا. بەگشتی دەتوانین بڵێن دوو خوێندنەوە هەیە. خوێندنەوەی یەکەم ئەوەیە کە ئەمریکا بە ساتەوەختێکی سەختدا تێدەپەڕێت، بەڵام نەبێوێنە و نەک جیاوازە، بەڵکو بەشێکە لە مێژوویی. جیۆپۆلیتیک ناسەکان هەندێکیان وەهای دادەنێن کە ئەمریکا هەمیشە دوو جۆر گۆڕانکاری هەیە کە دەگمەن بەیەکەوەن، گۆڕانکاری کۆمەڵایەتی و گۆڕانکاری سیاسی. بەڵام لە ئێستادا هەردوو گۆڕانکاریەکە بەیەکەون، بۆیە ئەو جەنگەی لە ناوی ئەمریکا هەیە وەک جەنگی کلتوری ناو دەبرێت. بەم پێیە ئەمریکا بە ساتەوەختی خوێنێکردنەوە دادەچێت، نەوەکو قەیران. لە ڕووی ئابووریەوە ئەمریکا دەیەوێت پێشەنگی ئابووری داهاتوو بێت لە ڕێگای ژیری دەستکرد و ناوەندەکانی داتاوە. ئەمەش پێویستی بە وزەی زۆر و هەرزان و ئاو داهاتی زۆرە، هەتاوەکو ئێستاش کەس ناتوانێت ڕکابەر بێت. لە ڕووی ژیۆپۆلیتیکیەوە ئەمریکا لە کاتێکە لە ناوە بە قەیراندا تێدەپەڕێت، بەڵام نێرەکانی لە ڤەنزوێلا و کووبا و ئێران و رووسیا لاواز کردووە. تەرسی گەورەی ئەمریکا هەمیشەگە لە کۆمەی ئەم نێرانە بووە کە وەهای لێ بکەن نەتوانێت شەڕی هەمویان بکات لە هەمان کاتدا. لە جەنگی جیهانی دووەمدا ژاپۆن بە هەڵا ئەمریکای خوێندەوە، چونکە بڕۆی وەها بوو کە ئەمریکا بەهۆی قەیرانی ناوە ناتوانێت هێرش بکاتە سەری. بۆ گەر ژاپۆن هێرش بکاتە سەری ئەوە ناچار دەبێت بە دانوستان، بە تایبەتی کاتێک لەگەڵ ئەڵمانیادا ڕێکەوتو بوون کە ئەگەر ژاپۆن هێرش بکات ئەوە ئەڵمانیاش هێرش دەکات. بۆ جۆرە ئەمریکا ناتوانێت شەڕی دووبەرە بکات. بەڵام هەموو ئەو ئەگەرانەی لەسەر قەیرانی ناوخۆ هەڵەبوون. ئەمریکا لە جیاتی تەسلیم بوون لە ناوەوە یەکی گرت و هەردوو دوژمنەکەی تێکشکان. لە ئێستادا هەندێکی تر ئەرگۆمنتی ئەویان هەیە کە ئێستا جیاوازە. ئەمریکا تەنها بە قەیرانی خۆنوێکردنەوەدا ناڕوەت، بەڵکو لە ڕووی بنیادیەوە گۆڕانکاری بەسەردێت، بەوە کۆمەڵگای بە تەواوی پەرد دەبێت. خەڵکی سپی پێز ژمارەیان کەم دەکات و بڕوایان بە دیموکراسی نامێنێت، بەڵکو جەخت لەسەر کۆمار و تایبەتمەندی کۆماری ئەمریکی دەکەنەوە. کەسێکی سادەی یەرڤینگ کە تەنها بەڵگەنووسێکە داوای جۆرێک لە پادشایی یان کەسی بەهێز دەکات بۆ حکومڕانی ئەمریکا. ئەمڕۆ وەک بیرمەند مامەڵی لەگەڵدا دەکرێت. لە هەمان کاتدا ئەمریکا هەموو بنەمەکانی ڕابردووی لە دەستدەدات بەوەی وڵاتی دەرفەت بێت. خەڵکی زۆر هەکار و خەڵکی زۆر دەوڵەمەند کۆمەلگاکەی پێک دەهێنن. ئەمە ژمایی بەهێزبوونی فاشیزم و توندوتیژیە. شارەزایەکی وەکو بەربەرا واڵتە لە کتێبە نایابەکەیدا باز لە شەڕی ناوخۆی ئەمریکا دەکات و دەڵێت لە هەمان کاتدا پیاو لە ئەمریکا تەنها ئاماژە نییە بۆ نێر، بەڵکو وەک یەکەیەکی ئایدۆلۆژی هەوڵی گەڕانەوە دەدات کە دەخوازێت ئافرەت کۆی لە بکات و ڕەشپێز لە مرۆڤبوونی بخات. ئەمە بەزەقی لە ئەندرۆتیت و پیت هیکسیس و قەشەکەی پیت و زۆری تردا دەیبینیت. ئایا ئەمریکا خۆی نوێ دەکاتەوە یان دەگۆڕێت؟ هەر چۆنێک بێت کاریگەری هەیە لەسەر دنیا. کاریگەری یان گۆڕانکاری هەرە دیار لاوەزبوونی ئیسرائیلە لە نێوخۆی ئەمریکا. دیارە ئەفسانەیەکی ژەیە کە دەڵێ لۆبی ئیسرائیلی ئەمریکا بەڕێوە دەبات. ئەمە هەڵەیە. لە ئەمریکا تەنها کاتێک لۆبی کاریگەری هەیە کە بەرژەوەندی دەوڵەت لەگەڵ لۆبی کەردا تەبابێت. گەر یاخود ئەگەر دەوڵەتی ئەمریکی لە بەرژەوەندی نەبوو، هەزار لۆبی هیچی بۆ ناکات. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامی لەگدانەوە هەڵوێز هیوادارم بابەتەکانی بەدڵی ئێوە بێت تاوەکو بەرنامەیەکی تر و ئامادەکردنی چەند بابەتێکی دیکە بۆ ئێوەی خۆشەویست. کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.